نام ڕاش سەردارە بەشداریم کردووە بەکاری دەستی کە نووسینە لەسەر کوب یا پیاڵە و یا مەبخەر ئەو بابەتانە. 2 ساڵە ماوەی 2 ساڵە دەستم پێ کردووە و ڕاستەکەی لە ئەنتەرنێتەوە حەزم لێ کرد کە شتێکی لەم جۆرەم بینی لە خۆیەوە زۆر دڵگیر بوو بەلامەوە حەزم کرد فێر ببم منیش. بەڵێ دروستکردنی کوبێکی ئاوا ئیتر بەپێی دیزاینەکەشە گۆڕێ بەڵام عادەتەن بە ڕۆژێک دروستیەکەم و 2 ڕۆژی ئەوێت تا وشکە بێتەوە و کێشەشی نییە بە گەرما و بە شۆردن و ئەو شتانە هیچ کێشەیەکی نییە و لێ نابێتەوە. هیوادارم هەموو کەسێک ئەو بەهرەی کە هەیەی دەری بخات و زیاتر زیاتر پەرەی پێ بدات. ئێمە وەکو گروپی خانمانی دەستڕەنگەین لە قەزای شارە زۆر ساڵانە هەڵدەستین بە ئەنجامدانی کۆمەڵێک فستیڤاڵی چالاکین و ئەمساڵ بە هاوکاری نوێنەراتی ڕێکخراوە دیموکراتیەکان و بە سپۆنسەری کۆمیتەی چواری شارە زۆر هەستاوین بە ئەنجامدانی یەکەمین فستیڤاڵی بەهارە. ئێمە ساڵانە چالاکیەکانمان لە مانگی سێ زیاترە لە وەرزی بەهارە، بەڵام لەبەرەوەی ئەم ساڵ کەوتە مانگی ڕەمەزانەوە بەهۆی ئەوە چالاکیەکەمان دواخست بۆ ئێستا و نزیکەی 40 پیشەوەر و خانوو و دەستڕەنگین و بەهرەداری ئەم سنوور و چواردەوری لەگەڵمانە بەشدارن و ئەو شتانەشی کە تێ خانمان و پیشەوەرەکان نمایشی ئەکەن بریتە لە کاری دەستڕەنگینی چنین و دروستکردنی جلوبەرگ و ئەکسسوارات و شیرینی و خواردن و هەڵکۆڵینی نەخشوونیگار لەسەر تەختە و جوانکاری ناوماڵ و تابلۆ و فەیس پەیتینگ. بە حکمی ئەوەی کە ئێستا ینی تاعینات نەماوە دامەزراندن و زۆرینەی ئەوانەی کە لێرن هەمووی دەرچووی زانکۆکانن و هەمویان بەهرە و توانایەکیان هەیە، ئەمما وەکو دەرخستنی بەهرە و تواناکانیانە و هەم وەکو ئیش دۆزینەوەیکی شەو بۆیان چکە کەسیان ئەمانەی ئێرە خاوەنی دوکانی خۆیانی تەنها پەیجێکی ئۆنلاینیان هەیە کە ئەتوان دەڕێگەی ئەوە بەرهەمەکانیان ساخەنەوە ئەم فستیڤاڵ و پێشانگانە و بازاڕێک وایە زیاتر بەرکەوتنیان لەگەڵ کردارەکانیانە ئەبێت. من ناوم کوردە محەممەدە، خوێندکاری بەشی پەروەردەی بایۆلۆجیم. ماوەی 5-6 ساڵە بێ خەریکی ئیشی فەیس پەیتینم. ئەم ئیشە هەر بۆ خۆم چزام دەستی هونەریم هەبوو، حەزمە کرد کە سوودێکی لێ ببینم لە پاڵ خوێندنەکەمە بتوانم کارێکی کەش بکەم. بۆی ئیتر هەر خۆڕستک دەستم کرد بە وێنەکێشان لەسەر ڕوخساری مناڵان یان هەنکات لەسەر بەرد یا تابلۆ. ئێستا لە فستیڤاڵەکانە زیاتر بە فەیس پەیتین بەشدارم چونکە مناڵەکان حەزیان لێیەتی و ئەم ساڵانی دوایش زۆر بووە، بەڵام لەگەڵەوە شەهر خواست لەسەری هەیە سەبار بە فستیڤاڵەکانیش لە بەرێ من خوێندکارم زۆر بۆم ناگونجە، بەڵام تاو کاتانی کە ئەتوانم بەشداری بکەم هەڵەدەم بەشدار بم بۆ ئەوەی هەم هونەرەکەی خۆمم بیر نەچێتەوە و هەم بتوانم سوودێکیشی لێ وەربگرم. وەڵا پەیامم ئەوەیە کە هەر بەهرەیەکتان نەبوو بەکاری بێنن، مەرج نییە هەر لەو بەشایە بێ کە تۆ لێی ئەخوێنی، چونکە پێویستەکە ئێستا خۆ دەستی خۆ بگریت چونکە دامەزراندن نەماوە، پێویستەکە تۆ هەوڵ بێ هەر بەهرەیەکتە بۆ بخەیتە کار بۆی سوودی لێ ببینی. Hadi,